بەڕێزان بۆ قسەکردن لەسەر عێراقی دوای هەڵبژاردن میوانداری بەڕێز بورهان شێخ چاودێری سیاسیمان کردووە. کاک بورهان بەخێربێ. سەرەتا وەکو بەڕێزیشتان ئاگاداری ڕێژەکان بوون، ئاستی بەشداریکردن لە هەڵبژاردندا لە سەر جەم شارەکانی عێراق کەمی کردووە. بەڕێزان ئەو پرۆسەی دوێنێ چۆن بەڕێوە چوو؟ بەڵێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست، بێگومان هەڵبژاردننی پێشوەخت هەمومان دەزانین ئەم هەڵبژاردنە پێشوەختەیەوە، کاتی خۆی نییەوە، ئاکامی خۆپیشاندانەکانی تشرینی عێراق بوو کە بارودۆخی عێراق بە بنبەست گەیشت بوو، کێشە و قەیران و شکستەکانی حکوومەتەکان و کابینەکانی پێشووتر خەڵکی عێراقیان ناومێت کردبوو لە پرۆسی سیاسی و لە ئادای حکوومەتەکان و بەداخەوەی کە جەنابیشت ئاماژت پێدا بەشداری نەکردنی خەڵکەمە بێگومان نیگەرانی نیو بێزاربوونی خەڵکە لەو پرۆسە سیاسی و لەو حکومڕانی کە لە عێراقدا کراوە مەزرێکی گرنگە دەکرێت دواتر قسەی لەسەر بکەین هەروەها ئەم پێشکەوتنانەی کە لە پرۆسی هەڵبژاردنەکاندا کە بە شێوەیەکی باشتر و لەسەر ئاستێکی تەکنیکی پێشکەوتوترا کرا، ئەمەش هەنگاوێکی گرنگە لە پرۆسی هەڵبژاردنەکەدا هاتووەتە ئاراوە لە کاتێکدا ئەم یاسای هەڵبژاردننی کە تازە لە عێراقدا دەرچووە. ئەمە یەکەم جار ئەم هەڵبژاردنە ئەم یاسای لە عێراقدا جێبەجێ دەکرێت. ئێمە دەزانین لە دوای 2023 چەند جارێک یاسای هەڵبژاردنەکان لە عێراقدا گۆڕانکاری بەسەرا هاتووە. لە بیتتان بێت یەکەم جار هەموو عێراق بازنەیەکی هەڵبژاردن بوو، دواتر دەستکاری کرا بوو بە هەر بە پارێزگا و پارێزگایەک و بازنەیەکی هەڵبژاردننی عێراق کرا بە 18 پارێزگا 18 بازنە. ئێستا عێراق بووە بە 83 بازنەی هەڵبژاردن و هەر پارێزگایەک بووە بە چەند بازنێکی هەڵبژاردنەوە کەمە وەکو یەکێک لە داخوازیەکانی خۆپیشاندەرانی تشرین بوو کە داوای گۆڕانکاریان کرد لە سیستەم و یاسای هەڵبژاردنەکەدا. بە هەر حاڵ ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا هاتووەتە ئاراوە سەرڕایەوەی کەوا خەڵک بەشداری کەم کرد و هەرچەنە بەشداریکردنیش خۆی لە ڕووی یاسایەوە باسی بکەین، لە یاسایەکدا نهاتۆ بڵێ فەرزیکە بەسەر لە هەموو جیهاندا لێرەدا بڵێ ئەبێ لە سەدا ئەوەنەی خەڵک بەشداری بکە یاڵام یاسای شەرعیەت وەردەگرێ. ئەوە بخۆی شتێکە، بەڵام بکو عرفێک وەکو ستانداردێکی نەوەڵتی چەنێ ئیقبال و مشارەکەی خەڵک زیاتر بێ لە هەڵبژاردنەکاندا ئەو هەڵبژاردنە بەهێزترە بێەوە شەرعیەتی زیاتر پێدەدرێت. ئەوەی لە عێراقدا ڕوویدا هەرچەندە ئێستا هەڵبژاردنەکان و ئاکامەکان ئاکامی سەرەتایین تا ئێستاوە پێدەچێت لە ئەمڕۆ لە دوای نیمەڕۆدا وەکو کۆمیسیۆن ڕایان گەیاندۆ کە ئاکامی سەرەتایی ڕادەگەێن و لە هەفتەکانی داهاترە ئاکامی کۆتایی ڕادەگەێنن. گۆڕانکاریەکی وا پێ ناچێت لە یعنی لە چینی سیاسی عێراقدا هات بێتە ئاراوە ئەگەر چەند فراکسیۆنێک چەند کورسێک زیایی کردبیان کەمی کردبیەوە ئەوەی کە خەڵک چاوەڕوانی دەکردەوە بوو کە ئەوانەی کە ڕێبەرایەتی خۆپیشاندانەکانی تشرینیان کرد لە عێراقدا بێنە پێشەوە بەداخەوە ئەوانە ئەو زمینیان بۆ ساز نەکرد. هەرچەندە مستەفا کازمی بڕیاری ئەوەی دابوو کەوا زمینێکی لەبار و یەکسان بۆ هەموو پێکاتە و لایەنە سیاسەکان دابینکە کە هەموو بە ئازادانە بەشدار من ڕاست بوو پابند بوو بە وعدی ئینتیخاباتەکەەوە دوای ساڵێک و لە مانگی داکردی، بەڵام نەیتوانی ئەو زمینە سازکا بوو هەموو ئەو چالاکوان و کەسایەتیانی کە لە خۆپیشاندانەکانی تشرین نابوون ئەوانەی زۆریان تیرۆر کریان ڕفێنران، هەندێکیان عێراقیان جێ هێشتووە خۆیان شەردۆمانە کاریگەری زیاتری لەسەر شەقامی عێراقی هەبوو کە زیاتر زویر و نیگەران بندەوەی کەوا ئەو مشارەکە کەمێگە دوێنێ دیماندە هەڵبژاردنەکە. بەڵام کاک بورهان کەمی بەشداریکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکەدا ئەمە زەنگێکی مەترسیدارە پێ وایە لایەنە سیاسەکان و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش لێکدانەوەی بۆ بکات و بەخۆیان بچنەوە؟ بەڵێ زۆر گرنگە ئەم بەشداری نەکردنەوە ئەم زویر بوونەوە لە هەموو ناوچەکان دیارەخۆ هەمووی بۆ شوێنێ نییە مەسەڵەن ئێستاوی لەو راپۆرتەی ئێوە خوێنتانەوە دیار و چ پارێزگایەک کوێ کەمترە کوێ تۆزێ زیاترە. ئەمە بۆ بەتایبەتی بۆ حیزب و لایەنە سیاسیەکان کە بۆ خۆیان پێ ناوچەی هەژمونیانەیە لە ناوچەکان کێ دیارە لەکوێ نفوزی هەبۆ لەکوێ ڕێکخستنی بۆ لەکوێ کاری کردووە دەبێ بە هەموو بۆ جومگانی خۆیانە بچونەوە ئەم مەسجە تێ بگەن. ئەم مەسجەکە هاوڵاتیانی عێراق هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ حیزبەکان و بۆ لایەنە سیاسیەکانیان ناردووە ئەبێ هەروە بە سەرپێی سەیری نەکرێت، ئەبێ لە ئاستیا بوەستن، ئەبێ حیزب و لایەنە سیاسیەکان بە جددی لێ بکۆڵنەوە بە هەندوەری بگرن ناوەندی دراساتیان نێ لێ کۆڵینەوەیان دراساتی لەسەر بکەن لەسەر ئاستی زانکۆکان لەسەر ئاستی پەرلەمان و ئەنجومەنی نوێنەرانی داهاتووی عێراق دەکرێ ئەمانە بە جددی وەربگرن هۆکاری ئەم نیگەرانیانەی خەڵک
بدۆزنەوە بزان خەڵک لە چی عاجز لە چی زیز بۆ خەڵک ئەبێ ئاشتی بکەنەوە بێ شەقامی عێراقی و گەلی عێراقی لەگەڵ چینی سیاسی و ئەحزابی سیاسی و حکومڕانی لە عێراقدا ئاشت بکەنەوە بە ئەو کەلێن و کە لە بەرانی کە لە ڕابردوودا ڕوویداوە بە هەموو لایەنەکان لەوانەیە بۆ لایەنێک و بۆ کەسایەتیەکان لەسەر ئاست و هەتا بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدانیش بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵیان هەبێت لەم بەدوادا چوون و لێکۆڵینەوە بنکۆڵکاری تێدا بکرێت بزان ئەمە چییە هۆکارەکەی چییە خەڵکێک کە باودۆخی خراپە لە جاتەوەی بێت لە چەشتۆکان نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێت لە ماڵەکانی دانیشە و نایە بۆ هەڵبژاردن ئەمە هەڵبژاردن مافێکی دەستوری یاسایی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە بە کورد و عەرەب و هەموو پێکەکانەوە کەیەکێک ناچێت بە هەڵبژاردن یعنی خۆی ئێمالەکات تۆ بە بوونی خۆت بە دەنگدانی خۆت ئیسپاتی کە تۆ بوونت هەیەوە ڕۆڵت هەیە لە دیاریکردنی چارەسەری خۆت و وڵاتەکەتدا بۆی نوێنەرت هەبێ بۆی بتوانانی باش و خراپ گلێبجیا بکەیتەوە ئەمە زۆر گنگەوە پێ دەچێ و دەکرێ و بە تایبەتی لە کوردستان و بە تایبەتی بۆ سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت لە ئاست ئەمەدا لێکۆڵینەوەی ورد پێداچوونەوەی گرنگ بە هەموو جومگەکانی ڕێکخستنەکانی دام و دەستگاکانی ڕێکخراوەکانیدا بکاتوە ئەم بیکاتە پند و عیبرەت بۆ ئەوەی هەموو ئەو کەم و کە کورتیانی ئەو کەلێنانی ئەو کە لە بەرانەی ئەو تەقسیرانی لەسەر ئاستی کەسا بۆ لەسەر ئاستی شخصیاتە بۆ دەکرێت چاوی لێ نەخۆندێ و چاوپوشی لێ نەکرێەوە بە عاتیفە و سۆز کاری لەگەڵدا نەکرێ هەڵوەستەی جددی لەسەر بکرێەوە پەنجە لەسەر برینەکان دابندێەوە چارەسەری گونجاویان بەدابنێت. کاک بورهان زۆربەی لایەنەکان لە کاتی بانگەشە باسییان لەوا کرد کە ئەم هەڵبژاردنە چارە نووسازە و هەروەها لە بەرەوەی عێراق بەرەو گۆڕانکاری گەورە بەڕێوەی لە عێراقا بەڕێسان بۆچی ئەم باسییان لەوا کرد کە ئەم هەڵبژاردنە چارە نووسازە و ئایا ئەو گۆڕانکاریانی کە بەهیوان لە ڕووی سیاسیەوە لە عێراقدا دروست بێت چییە گۆڕانکاریەکان؟ بەڵێ گۆڕانکاریەکان لە عێراقدا و داخوازیەکانی خەڵکی عێراقە ئەو زیزی و نیگەرانیە کە باسمان کرد لەلایەن خەڵکی عێراقەوە لە ئەدای حکوومەت و کەم و کورتیەکان و شکستەکانی کابینەکەی پێشوو ڕاستە عێراق کێشە و قەیرانی قورسی هەبووە ڕاستە شەڕی تیرۆری هەبووە ڕاستە شەڕی نووسینەوەی دەستور و نەگونجانی پێکاتەکانی هەبووە بەڵام لە بەرامبەر ئەمەدا عێراق وڵاتێکی زۆر دەوڵەمەند بووە دەکرا زۆر خزمەت گوزاری گەورە و باش و لێگونجاو پێشکەش بە خەڵکی عێراق و پێکاتەکانی عێراق بکرێ لەسەر هەموو بوارەکاندا ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ وڵاتە دابین بکرێ خزمەت گوزاریە سەرەتایەکانی ئاو کارەبا لە ئاستی تەندروستی پەروەردە زۆر شت بکرێ بەڵام بەداخەوە ئەمانە هیچی نەکراوە خەڵکی عێراق نیگەرانە لەبەر ئەوە پێویستە بۆ خەڵکی عێراق و کە ئیهتیمام بەمانە بدرێ بۆ ئەوانەی کە لەم پرۆسەی سیاسی و لەم هەڵبژاردنە دێنە پێشەوە وەکو جاران نییە دەبێ ئەم جارە چونکە فشاری شەقام هەر دەمێنێ ئەو خەڵکی کە بەشداری نەکردووە لە هەڵبژاردندا کە لە 16 خەڵکی عێراق بەشداری نەکردووە هەڵبژاردن ئەمانە هەمووی ئۆپۆزیسیۆنن ئەمانە هەموو نیگەرانن لە دەسەڵاتی عێراق ئەم هەڵبژاردنە ئەمە لە ڕووی ستانداردی نێودەوڵەتیەوە سەیری بکرێ ئاوای و بەبێ ورتر بیخوێنینەوە لە 16 خەڵکی عێراق بەشداری لەم پرۆسەدا نەکردووە و وەکو ئۆپۆزیسیۆنێک و ڕخابەرێکی ئەم دەسەڵاتە دەمێنێتەوە دەبێ ئەوان نەکەم چلێکە دەنگی پێداون ئەبێ ببن بە نوێنەری ئەو شەستەکەی تریش هەوڵی ئەوە دابن خزمەت گوزاریان بۆ دابین بکەن ئاشتی کۆمەڵایەتی بەرپا بکەن عەدالەت جێبەجێ بکەن ئەو پەتاو ئافاتە گەورەی کە ساڵانێکە عێراق بەدەستیەوە دەناڵێنێ گەندەڵی کە لە ئیرهاب و تیرۆر خەتەرترە گەر تیرۆر بە هەوڵی کۆمەلگای نێودەوڵەتی و بە تەحالوفی نێودەوڵەتی و بەهێزی چەکدار و چی وڵاتانی تریش تواندا لەناو ببرێ بەڵام ئافاتەکەی گەورەکە کە گەندەڵیە لە عێراق داماوەوە عەسابات و مافیای گەورە دەستیان بەسەر جومگە گنگەکانی دەوڵەتی عێراقدا گرتووە لە بواری نەوت و غاز و بەڕێوەبردن و لەسەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لە عێراقدا شتی سەرسڕهێنەر دەبینی هەر لە سەیتەرەکانی نێوان شارەکانی عێراق و دەستیان سەر بینەقاقەی هاوڵاتیانی ئەم وڵاتە ئەوەی کار دەکات کەسابەت دەکات هەموو ئەمانە چاوەڕوانی ئەم ستافە تازن کە بێن حکومڕانی عێراق بکەن و سنوورێکی بۆ دابنێن چارەسەر بوو هەموو ئەم کێشانە دابنێن کە ئەمانە بابەتی زۆر گرنگوە زانیاری زۆر گرنگەیە دەتوانن هاوکاری لەگەڵ هەموو هێزە سیاسیەکان لەگەڵ چالاگوانەکانی شەقام لەگەڵ میدیاکانی عێراق کە ئەم شتانیان زۆر باسی و بەباشی و بە فراوانی باس کردو ئیساریان کردووە دەکرێت گوێیان دەکرێت ئێتیمان بە میدیا بدەن گوێ لە خەڵک بگرن گوێ لە ژان و چەرمەسەریەکانی خەڵک بگرن بەدەست دز و گەندەڵکارەکانەوە کە عێراقیان بەم دەردەگەیانەوە کە لە 16 بێزار بە بەشی زۆری لاوان لە کورد و عەرب پێکاتەکان ملی هەندەران و ئاوارەی
بەجێ دەهێڵن کە لە عێراقدا طبقەیەک و چینێکی زۆری دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و شەهاداتی عولیامان هەیە لە عێراقدا کە ئەمانە هەموو تەکلیفی گەوریان لەسەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان کردو هەمومان دەزانی توێکی خوێندن و خوێندنی باڵا چەندگران ئەمانە کە خوێندنەکانیان تەواو دەکەن ئەمانە دەبن بە سەروەت و سامانی قەومی و نیشتیمانی و ئستراتیجی ئەم وڵاتە بەڵام لێرە ئیحتیمامیان پێ نادرێ و دەڕۆن بە وڵاتانی تر لەوێ خەڵک بە بەلاش تواناکانی ئەوانە وەردەگرێت دەکرێت ئێمە لە ئاست ئەمانەدا هەموو بوەستین چارەسەریان بۆ بدۆزینەوە عێراقیەکان ئاش بکەینەوە بتوانین سەروەت و سامانی عێراق ئەم حێزب و دەسەڵاتدارە تازانەی کە دێنە سەر گۆڕەپانی سیاسی لە عێراقدا لە دوای ئاکامی هەڵبژاردنە چارەسەری بدۆزنە سەروەت و سامانی عێراق بخەنە خزمەت خەڵکی عێراق و پێکاتەکانی عێراقەوە بەرەو ئاشتی بڕۆن بەرەو پێکەوە ژیان بڕۆن بەرەو تەسامح و تۆلەرانس بڕۆن نەک گرنگیدان بە ململانی تائیفی و سڕینەوەی ئەم و فەرزکردنی ئەجندای ئەم و کردنەوەی گۆڕەپانی عێراق بۆی وڵاتانی دەرودراوسێ ململانەکانی خۆیان لەسەر خاکی عێراق لایەنەکان هەمان ئەو لایەنانەی پێشوون دەموچاوەکانیش لەوانەیە گۆڕانکاریی کەمی تیاکرێت چۆن ئەم ئاواتە خەڵکی عێراقیەت هەدی کە ئاوا حکوومەتی تازە یا لە پرساوانی حکومی تازەی عێراق ئەم گۆڕانکاریانی دروست بکات و عێراق بەرەو کەنارێکی ئارام بەرێ بەڵێ کە باس لە ئاکامی هەڵبژاردنەکان دەکەین باز لە ئیقبال و مشارەکەی خەڵک لە هەڵبژاردنان دەکەین ئەمە لایەنێکی سیاسی عێراقمان بە دەرەخە من لە پێشترا لە وەڵامی پرسیارەکانە ئاماژەم پێکرد بەشداری نەکردنی خەڵک ئەو مەسجەیە ئەیدا لە 2010 هەڵبژاردن نەکراوە پێشەوەی مدەکەیتەوە بێ بۆ خەڵکی عێراق ڕژانە سەر شەقامەکان بۆ خۆپیشاندانەکانی تشین لە ناوەڕاست و باشووری عێراقا بۆ 50 ڕۆژ تا کوورەنە بڵاوی پێکردن سەر شەقامەکان مابن و خێمان هەڵدا و بڵاویان نەکرد ئەگەر تۆ ئەتەوێ و ئەم لایەنە سیاسیانە دەخوازن عێراق بەرەو ئارامی و سەقامگیری بڕوە ئەبێ گوێ لە خەڵک بگرن ئەگەر گوێ لە خەڵک ناگرن ئەمڕۆ شۆڕژگەڕەکانی تشرین ئیسپاتیان کە لە عێراقدا چینێکی چالاکەیە خەڵکێکی بەتوانا هەن داخوازی و مەدەنیانە و سکولارانەیان هەیە کە داخوازی دەوڵەتی مواتنە و سەروەربوونی یاسا دەکەن ئەمانە تەجاوزی تائیفیەت و ئیتنیک و عقیەتیان کردووە لە عێراقدا بە تایبەتی لە 70 ساڵی ڕابردووە بە ناوی تائیفە و ئیتنیک ئەوانەوە ئەگەر خەڵکیان هەڵخەڵەتان بێ و گیرفانی خۆیان پڕکرد بێ و بۆ خۆیان و حیزبەکان و پێکاتەکان و بنەماڵەکانی خۆیان کاریان کرد بێ لەوە ناچێتتر بۆیان بەسەر بچێت لە عێراقدا ئەم مەزانی کە لەم هەڵبژاردنەدا دراوە ئەم بایکۆتکردانە ئەمە ئینزارە ئەمە مەترسی ئەمە زەنگی سوورە بۆ ئەو دەسەڵاتداران کە عێراق ئارامی و سەقامگیری بەخۆیەوە نابینێ لە بوونی و بەڕێوەبرنێکی ئاوادا بەڵکو شەقامەکانی عێراق جارێکی تر دەبنەوە مەدانی بەریەکەوتن و ئاژاو خۆی بەدیل و ئالتەرناتیفی تیفی سوڵتە و دەستا و دەستکردنی ئاشتیانی دەسەڵات سندوقەکانی هەڵبژاردنە ئەگەر سندوقەکانی هەڵبژاردن نەتوانن گۆڕانکاری لە عێراق و لە کوردستان و لە کوێ و لە هەموو دنیادا بێنە ئاراوە بێگومان بەدیلەکەی توندوتیژیە بەریەکەوتنە ئاژاوی ئەوەیە کە هەمومان زیانی تێدا دەکەین ومێدەوارم خولی تازی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئاست ئەو زەنگە مەترسیا دەبێت کە بەرگویان کەوتۆمە ڕوون و ئاشکرایە هەمە لە میدیاکانەوە باسی دەکرێمە ئەوەی ئیلمام و ئاگاداری و ئاشنای بە سیاست و بەڕێوەبردن هەبێ لە مەزانەتی ئەگە بڵێ کاک بورهان زۆربەی لانە کوردستانیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای ئەواکەن کە کورد بە یەک کوتلە و بە یەک دەنگ بچنە بەغاوە پێ دوایە ئەم داخوازی بێتەدی ئێمە ئەزمونێکمان هەیە لە گەڵ بەغدادا لە 70 ساڵی ڕابردوو کاکە کامەران ئەو ئەزمونە ئەگەر هەر کاتێک کورد یەکدەنگ بوو بێ یەک فراکسیۆن بوو بێ تەباو ڕێک بوو بێ توانیوێتی داخوازیەکانی خۆی لەگەڵ حکوومەتی ناوەندی چ لە ئەنجومەنی نوێنەران چە لە حکوومەتی فیدراالیدا بێ بەدەستی بێنێ و جێبەجێ بکات بەڵام بە پێچەوانی ئەوەوە لە 1-2 ساڵی ڕابردوودا ئەگەر پەرتەوازەیی و دابڕان و پچڕانێک لە نێوان ئەم فراکسیۆنە کوردی و ئەم دەنگە جیاجیانە نەشازانێک هەندێکیان لە بەغداوە گوێمان لێ دەبوو بەو ئاراستە بڕۆن بێگومان ئەوەشتێکی ئێستا هەمانە وەکو هەرێمی کوردستان ئەوەش کە ماوە لە دەستی دەدەین چونکە ئێستا لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەو سیاسیە تازانە و لەو فراکسیۆنانی کە لەوانەیە لەم ئەنجومەنی نوێنەرانە دەنگیان هەبێ ئێمە گوێمان لە دەنگی نەشازە بێ باز لە هەموارکردنەوەی دەستور دەکەن باز لە قاڵبدانی هەرێمی کوردستان دەکەن بازەوە دەکەن کە کورد لە عێراقدا دەوڵەتێکی سەربەخۆی و سەری فیدراالی بردووە ئەمانش هەیە لە ناو عێراقدا ئەم دەنگانش سەری هەڵداوە دەکرێت کورد لە بەرامبەر ئەم تەحەدیاتە گەوراندا بە یەک دەنگ بچێتە بەغدا
ئێمە ڕاستە تا دوێنێ حیزبی جیابووین کەوارەی جیابووین بیر و بۆچوونی جیابووین ڕکابەری سیاسی یەک بووین چی نەچێ بە یەکتریمان و تۆ لە هەڵبژاردنەکانە ڕەخنەمان لەم گرتووە ئەمە سوراع و ململانی سیاسیەوە لە هەموو عالەمی شەشتیوە هەیە سەیری هەڵبژاردننی وڵاتانی ترکە هەر لە سەرۆکایەتی ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا و لە ئیسرائیلە کە زۆر نزیکەنێمەوە لە کاتی دوانگەشەکاندا کاندیدەکان چی شتی زۆر نەشیا و جوێن و مهاترات بە یەکتری دەکەن بەڵام کە هەڵبژاردن تەواو بوو ئیتر ئێمە دژمن نین ئێمە ڕکابەری سیاسی نەمەیتر لەسەر یەک کەشتێکی نەمان دەبێ ئەوانە بەلاوە بنین بینەوە لەسەر میکانیزم و ئالەتێکی گونجاو ڕێک بکەوین کە بەرنامەی کاری ئەم خولێ دابنین بۆ هەموو فراکسیۆنە کوردەکان کە خەڵتە استراتیجیەکانی کورد دیارە لە عێراقدا مەسەلەی بودجەیە مادەی ١40 لە مستحقاتی پێشمەرگە و یاسای نەوت و غاز و دروستکردنی دام و دەستگای دەوڵەتی ئیتیحادی و فیدرالی لە عێراقدا کە مەجلیسی ئیتیحادێکی لە پێگەهارە گرنگەکانی دەوڵەتی فیدرالی لە عێراق لە دوای 2005 نەیانێڵاوە دروست ئەم کابینە بۆ کابینی داکە ئەو مەجلیسات ئەتوانێت سیستەمی فیدرالی لە عێراق و بخاتە سەر سکەی خۆی بیۆرەی نوێنەری پارێزگاکانی عێراقدا دەندێ ئەمە تا ئێستا نقصانیەک و کەلێنێکی گەورەی لەم سیستەمی عێراقداکە کە تا ئێستا نەیانێڵاوە کوردی شەڕی گەورەی لەسەر نەکردووە دەکرێت ئێمە لەسەر میکانیزمێک ڕێک بکەوین لەگەڵ هەموو ئەو هێزانی ئەو کورسیانی چ بەسەر بەخۆ چ حیزب و لایەنە سیاسیەکانی تر بتوانین یەک بگرین یعنی یەکگرتنەوە متفق بین لەسەر ئەوەی کەوا لەو هێڵانەی کەوا هێڵی گشتی و بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانن هیچ نەبێت هاوڕا و تەبابین. بەڵێ کاک بورهان بێگومان لەسەر ئاسی عێراق هەوڵێک هەیە بۆ کەمکردنەوەی پێگەی کورد لە بەغدا بەڕێ بەڕێستان هەیەمی کوردستانیە لایەنە کوردیەکان بە تایبەتی لەسەر ئاسی حکوومەتی هەرێم چۆن مامەڵە لەگەڵ لایەنەکان و حکوومەتی عێراقدا بکرێت بۆ ئەوەی جارێکی کە هاوڵاتیانی کورد تووشی ئەو نەهامەتی و کەم و کوڕیانە دەبنەوە کە تووشی بوون و بە تایبەتی چینی موچەخۆران. بەڵێ بۆ ئەوەی کەوا لەگەڵ هەموو هێزولایەنە سیاسەکانی عێراق تەبابین و ڕێک بین و بتوانین کاریان لەگەڵا بکەین و هیچ هەستیاری و حساسیەتێ دروست نەبێ ئێمە مقەومەیەکی مشتەرەک خەڵکی عێراقی گرێداوە بەیەکەوە و عەقدێکی اجتماعی سیاسی قانونی دەستوری ئەم عێراق و ئەم وڵاتەی بەستۆت بەیەکەوە لە دوای 2005 دەستوری عێراق دەستوری عێراق زیاتر لە 1970 خەڵکی دەنگی خەڵکی عێراق دەنگی لەسەرداوە بۆ بە وەسیقە و دوکۆمنتێکی قانونی گرنگ لە عێراقداوە هیچ هێزێک ناتوانێت نکۆڵی لێ بکاوە لە ماوەی ڕابردوو خوڵەکانی پێشووتریشدا هەموو هێز و لایەنە سیاسیەکانی عێراق لە زۆر مناسبە و بۆنەی جیاجیادا ئەوەیان ڕاگەاندووە کە ئەوان پابندن بە دەستوری عێراقەوە ئامادەن لە چوارچێوەی دەستورەکەدا هەموو کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستاندا چارەسەر بکەن. ئێمە لە کاتی ڕێفراندۆمە گوێمان لێ بوو کە هێز سیاسیەکانی عێراق زۆر ئەمەیان دووبارە دەکردویان ئەمە دەرەوەی دەستوری عێراق لە دەستوری عێراق باسی ئیستیفتا و ئەمە ناکە بۆیە ئێمە نکۆڵی دەکەین و بێن لە چوارچێوەی دەستورە چارەسەری کێشەکانتان بکەین. ئێستا کە خولێکی تازای ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەم هێزە سیاسیانەی تر کە سەرکەوتون دەکرێت لەژێر چەتری دەستوری عێراقدا بتوانن هەموو هێز و لایەنە سیاسیەکانی عێراق لە ڕێگەی هەموو لایەنێک دۆستی هەیە لە ناو پێکاتەکانی عێراقدا بە هەموو لایەنەکانەوە دەکرێت سوود لەو دۆستایەتی تاریخانەی کە لە ڕابردوودا هەن کەڵکیان لێوەگین بە تایبەتی تر لە ناو ئەم هێزە سیاسیانەدا یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕابەرە ڕۆحی و مەزنەکەی جەنابی مام جەلال کە بۆ خۆی لە 50 ساڵی ڕابردوودا لەسەر گۆڕەپانی سیاسەتی عێراق و تێکۆشەرێکی عێراقی ئەمجا کوردی و لەسەر ئاسی نیشتیمانی عەرەبیش مام جەلال ناسراوە هەر لە سەردەمی عەبدوناسر و میسر و کێشەکانی فەڵەستین ومانەوە مام جەلال حزوری لە ناو عەرەبدا هەبووە فیگەرێکە ناتوانێەوە لاوە بندێەوە عیملاقێکی گەورەی سیاسەتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان و عەرەب و کوردستانەوە مام جەلال توراسێکی گەورەی بۆ ئەم پەیوەندیانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان جێهێڵاوە دەکرێت یەکێتی کاری لەسەر بکات. ئەو توراسە گەورە ئێمە دەتوانین ئیستیفادەی لێ بکەین بۆ ئەم قۆناغی ئێستاوە کە مام جەلالێک بۆ لەوانێ دامەزرێنەرانی عێراقیونیە لە دوای 2023ەوە پابندبوونی بە دەستورەوە حزوری ئەو بە بەردەوامی لە بەغدا لە دوای 2023ەوە هەموو ئەمانە یەکێتی وا لێ دەکات کە لە هەموو لایەنەکانی زیاتر پابند بێ بەبوونی عێراقەوە و لەو بوونەی لە عێراقدا سوود لەو پەیوەندیانە ڕوودێ بۆ جێبەجێکردنی دەستوری عێراق بۆ دەستەبەرکردنی مافەکان و مستحقاتی خەڵکی کوردستان لە سەردەمی مام جەلال لە 1970 دەیبووجە بۆ هەرێمی کوردستان جێگیر کرا و بۆ خەڵکی کوردستان داهاوەتوانین بڵێن ناوێبنین سەردەمی زێڕینی بەشداری کوردنی کورد لە عێراقدا بوو دەکرێت ئێمە ئەم فەراغە گەورە
کە لە دوای ئەو هاتوۆتە ئاراوە پڕی بکەینەوە ئەمە زەحمەتە بە یەک کەس پڕ بکرێتەوە دەکرێت یەکێتی توانەکانی خۆی لە هەموو پێگەکانی بەڕێوەبردن و ناو ئەم حیزبەدا بگەڕێ بە دوایە بیاندۆزێتەوە بتوانانی ئەم توراسە زیندوی کاتەوە بیپارێزیە پەرەی پێبدا کە خاڵێکی بەهێزە بووی. بەڕێز بورهان شێخ ڕەوف چاودێری سیاسی زۆر سپاس بۆ بەڕێستان.